ئەوەی کە من پێم خۆشە لەم ئیشا بیکەن بەڕاستی ئەوەیە کە تۆ نەک لە خۆم پرسی لە خەڵکی کە پرسە خۆی واقعەکە چۆنە ئاوا باسی بکە ئەگەر باسی شخصی بێ باسی هونەرەکەش بێ هەر لەوان پرسی باشترە لە خۆم چونکە من وازام زۆر باشە بەڵام ڕەنگە لای ئەوان زۆر وا نەبێ. وەکو کەسایەتێکی دیاری ناو بواری هونەر ئێمە لە ئەکادمیان بووین شانازیمانە کرد کە کەسێک هەیە بە ناوی مامۆستا عەلی جۆڵە هەمیشە دەستی لەگەڵ دەستمانە بووە هەتا تەنانەت تا ئێستاش هەمومان گەورە بووین و هەموو ژیانی خۆمان هەیە تەنانەت ئێستاش باوشی هەر کردوێتەوە بۆمان. ئەزمموی مامۆستا عەلی کاریگەریەکی زۆری لەسەر سەرجەم هونەرمەندان و خوێندکارانیشە بووە. هەمیشە ئەو کەساتێکی میهرەبان و کەساتێکی هێمن و لەسەر خۆ جوانی هەبووە خەمخۆرێکی سەیری تابوو. لە ساڵی 1940 لە شاری هەڵەبجێ شەهید لەدایک بووم. خێزانەکەمان لەو کاتا ئاوارە بوو خۆمان خەڵکی شارباژێڕی بەڵام لەوێ لەدایک بوو. سەرەتاییە لە قوتابخانەی مەڵکەنی بووم و ئەوە چوومە ئامادەی سلێمانی تا پێنجی ئەو وەختە پێنجی سانەویە بوو ئەوێم خوێن دوایی چوومە ئەکادیمیی هونەرە جوانەکان بەغا ساڵی 1966 کۆلێجم بە پلەی ئیمتیاز تەواو کرد. باوکم پیشەکەی جۆڵا بووە وەختی خۆی زۆر سوودم لە پیشەکەی باوکم بینی بەهۆی ڕەنکردن و دروستکردنی جاجم و پۆپەچمین و بەرماڵ و ئەم شتانەی کە لە کوردەواریە تەنانەت زۆر جار باوکم قوماشی جلیشی بۆ بە جۆڵاییەکە بۆ کردم. ئەوانە زۆر ڕنگدانەوەی هەبووە لەسەر وێنە کێشانی من چونکە دەیمە من لە ناو ڕەنگە پەروەردە بووم لە مناڵیەوە ڕسمم کردو. کەس نییە لە دنیا خۆشەویستی نەکا و هەموو دنیا بە خۆشەویستی دروزە بێ بەڵام لە ڕێگای سوتفۆوە من خێزانم پێکێنا ساڵی 1968 دوو کوڕ و کچێکم هەیە. کوڕە گەورەکەم ناوی هونەرە لە سەربازیە ئەوی کەشیان محامیە چێنەر کچەکەشم مامۆسای هونەرە. دایکم لە نەوەیەکەوە نەخۆشێکی درێژخایانی هەیە لە گورچیلەکانیە بەڵام لەخوا بەزیابێ ئێستا تەندروستی باشترە بەڵام باوکم زۆر باشە بۆی هەموو شتێک یارمەتی ئەیە دەستی بە دەستێوەیەتی قەت بیرم نایە ڕۆژێک دڵێشانێکی بۆ کردبێت بەرامبەر بە دایکم
هەمیشە دوو کەسی زۆر زۆر پڕمانە و جیاواز بوون دایک و باوکم لە ژیانمانە هی هەر هەمومان. بەڕاستی من هەر لە سەرەتاوە کە لە سەرەتاییەوە دەستم بە وێنە کێشان کرد زۆر هونەری ڕووسیم معجب بووم پێی و ئەو هونەرمەندە ڕووسیانە زۆربەی کارەکانیم ئەدی لە کوڕاسەکان کە ئەبینی زۆر شت فێرەبی بەڵام بێجگەلەوە کاری هونەری وڵاتانی تریش ئەم بینی بە تایبەتی لە مەڵبەندی ڕۆشنبیریەکان هاتشۆمەکردن هی فەڕەنسا هی بەریتانیا ئەوانە هاتشۆمەکردن لە مەڵبەندەکانە سەیری زۆر کاری هونەری ئەو هونەرمەندانەشم کرد لە کاتی خۆیە. بەڕاستی هونەر من ئەگەر خۆی حەزی لە هونەر نەبوو بێ نەمتوانیوە کەس بە زۆر بکەم بە هونەر من تەنانەت کچەکەشم خۆی حەزی لە ئیشەکە بوو. من پەیمانگای هونەر جوانەکان بەشی شێوەکاریم تەواو کردووە و زیاتر بەشی بڵێن من باوکم وەکو بەشی شێوەکاری ڕسمی هەڵبژارد بەڵام من لە بەرەوەی اختیاری خۆم بوو حەزم کرد بەشی سیرامیک تەواوکەم زیاتر تێکەڵ بووم لەگەڵ ئیشی قوڕ و ئیشی فڕن و ئەو شتانەم زیاتر حەز لێ بوو. کۆمەڵی هونەر و وێژەی کوردی کە ئێستا کۆمەڵی هونەرە جوانەکانە لەو سەردەما پێویستیەکی زۆر بوو بە نیسبەت نەتەوەی کوردەوە. ئێمە کار و بواری هونەری وەکو بوارەکانی تر لە ژێردەستا بووین بۆی بتوانێت خزمەتی نەتەوەکەمان بکەین. کۆمەڵێک لەو نووسەر و خاوەن فکرانە لە سلێمانی بیرمان لەوە کردەوە کە کۆمەڵێک دامەزرێنین بە ناوی کۆمەڵی هونەر و وێژەی کوردی. لەو هینانە خوا لێ خۆش بوو شێرکۆبیەکەس مامۆستا محەڕەم محەممەدەمین خوا لێ خۆش بێ و ڕەوڤێحیا و زۆر نووسەر و ئەدیبی کە لەگەڵمان نابوون و بە یەکێ لە دەستکەوتەکانی کوردیش دانرا و دامەزرانی کۆمەڵی هونەر و وێژەی کوردی. ئەم تابلوانە دوو تابلۆن کە بەشداریم کرد لە پێشەنگاکەی کۆمەڵە بەم دوو تابلۆیە و تانە لەبیرم چوو بوو کە بیان بەمەوە ئێستا بەهۆی تۆمارکردنەوە ئەتوانم لەگەڵ خۆم بیان بەمەوە. ئەمەش پۆستەری ئەو ئیشانەیە کە لێرە لە کۆمەڵ زۆر جار کۆمەڵ ئیشی پێشەنگای بۆ کردوینێتەوە جەماعی و خۆشمان تایبەتیش. بەهۆی بارۆزروفی خۆمەوە ناتوانم بەشداری لە کارەکانە بکەم بەڵام بە دایمە سەری برادەران و هونەرمەندانی ناو کۆمەڵە
لە بواری هونەریە لەشکرێک خوێندکارم هەبوو و من ژیانم تەرخان کردووە بۆ ئەوانە خۆزگە بمتوانێت دەرس بە هەموو کوردستان بڵێم هەموو پارچەکان. پۆری دوی ناوەندی بووم کە مام سعدی جوڵا هات دەرس پێوتم لە ناوەندی سلێمانی کوڕان کە ئێستا ناوەندی سیروانی پێڵێن لە چوارباخ. دواتر مامۆستام لە دوای تاوکردنی ئەکادیمیە لە دوای ڕاپەڕینەوە کە چوومە پەیمانگەی هونەرە جوانەکان مامۆستام لەوێ بینیەوە جارێکە کە خۆشی بوو لەوێ مامۆستا بوو. پاش ماوەیەکی کورت مامۆستا بۆ سەرپەرشتیاری هونەری ئەو دەما هات سەردانێکردین چاودێری جۆری وانوتنەوە و شێوازی وانوتنەوەی ئێمایە کرد لە ناو پەیمانگا لە بەشی شەوەکاری. سەرۆکی زانکۆ خوا لێ خۆش بێ منی بانکرد وتی ئەمانەوێ پەیمانگامە دامەزرێنین و تۆشمان دەستنیشان کردو بۆ ئەوی بتوانی پەیمانگاکە دامەزرێنی دەستمان بەکارکردن کرد لەگەڵ ئەو هونەرمندانەی هاوڕێکانم پەیمانگای هونەرە جوانەکانمان دامەزران مەشەقەتێکی دوور و درێژی ویست بەڕاستی بۆ دامەزرانی بەشی شێوەکاری و بەشی شانۆ و بەشی مۆسیقامان دامەزران. ئەیانگووە بێ ببن بە باسی تر وتم ئێوە لێرە لە داخڵی ماحەدا وازیان لێ بێنن دوایی لە دەرەوە چی یەکەن بیکە وڵی تر وتیان تۆ بە کەڵ کێرە نایی لێرە لە ماحەد فەسڵان کردم چوون بۆ ئۆرزلی شتمە فرۆشت. بیری دێ مامۆستا ئەو کاتی کە لە کولیە مەرزەمەی ڕەگەزەکانی داڕشتنە بۆ هێناین ئێستاش ئەتوانین ئیشی لێکردن و ئیسفادەی پێ بکەین. لە بواری داڕشتنی هونەریە کتێبێکی تەسیس کرد بۆ خوێندکارانی کۆلیژی هونەرە جوانەکان وەک بابەتی هونەر بۆ وتنەوەی ئەوە ڕەگەزەکانی دارشت من ئارتۆمۆفسی پێوت و مۆختی خۆی ماشەڵڵا ئێستر ئەو کوڕ ڕاستە بچووکەمدانە بۆ خوێندکار بۆ ئەوی پەروەردەیکەم لەسەری ڕاستەکەی و ئێستا لە زۆر شوێن بەکاریە زۆر ڕاستە. لێرە بۆ یەکەم جار جیدارەتێکمان دروست کرد تەلەڤەکان زۆر سەیر بوو لایەن دیواربند نەکرابوو لێرە بە خوێندکارەکان بە خۆیان کردن. سەرەتاکانی دەستبردن بۆ کیوبیست و سەرەتاکانی دەستبردنیش بۆ دیواربند لە کووردا گەڕێتەوە بە مامۆستا عەلی جۆڵا ینی دیواربندی کردووە بەڵام بە شێوازی کیوبیستی جێبەجێ کردووە کیوبیستێکی زیاتر شیکاریە وەک لە بابرین ئاوێتە بێ. ئەو دیواربەندە کە باست بوو لە نمایشی شۆرشی گەلی کورد تاکو ڕاپەڕین قورساییانەی کە بەگەسەر گەلی کووردە هاتبوو لە نەهامەتیەکانە لەو دیواربەندەیە پێشکەش کرابوو. یەکەم نمایشی هونەری گرافیکی واتە هونەری کردەی بە چاپکردن بکن پرنت میکین مامۆستا هێنایەتی سلێمانی وەک خۆی بۆیە جێڕاینەوە ئەی کە سەرەتا من هونەری گرافیکم چاپکردنەکە ینی چاپی گرافیکیم نمایش کرد لە سلێمانی خەڵکە هاتن نەیاندی بوو ئەنو ئەمە لاپەڕی مجە لەو شتە لێکراوەتەوە لاپەڕی گۆڤارە لێکراوەت و هێنداوە ئەمە ئیشە بەڕاستی خۆم گوێم لێ بوو کەوایان پێوتم ئەمە ئەڵێ مارەزم کردێتەوە ڕسمی جەریدە و مجللەی هانیوە پیشانمانە ئاڵێ ئەمە ڕسمە نازانێمە هونەرێکە بە تایبەت و گرافیکی پێوتێ دیسان لێرە مامۆستا وێستگەیەکە بێ لەسەری بۆستین ئاماژەی پێبین کە لەوێشە مامۆستا بەڕاستی پێشەنجێکی کردووە لە کارکردنە. ڕسمیشی فۆتۆی گرتوتانە ئەنجومەنی پەیمانگای ئەو سەردەمە کە تازە دروست بووە بە گرافیک لەسەر دیوارەکە بە گەورەی دروست کراوەتەوە دەستەی دامەزێنەری پەیمانگا ئەم بەڕێزانە بوون لەگەڵمان پەیمانگانمان دامەزان ئەم ڕسمە کۆی کردوونەتەوە یادەوەریەکی کۆنی پەیمانگای هونەرە جوانەکانە.
مامۆستا عەلی ڕەنگی شین بۆتە بنەمایەکی سەرەکی کارکردنەکەی ئەو گزارشتەیە کە من ئێڵم لە ڕوئیا و بینینی ئارامی دایکایە کە لە لەوحەکانیان لە کتابەکانیان بەدیەکرێ. شین و شایی یعنی ڕەنگی شین بەرامبەر شایی خۆشی دانراوە یا کاڵێ سەرشینکردن ئەمانەیە کە کورتەی ڕەنگە شیوەنیش بێ بەڵام ڕەنگی شین هەمیشە بۆ تازەکان لە کوردەواریا بە ئەسلی بەکارەوە نەگڕەش ئەو شینە بەرامبەر بەو هەموو کارەساتەیە کە هاتووە بەسەر میلەتی کوردە یاخود خوێندنەوەی تایبەتە لە ناو ژیانی مامۆستا خۆیە لەو دەوروبەر و ژینگەی کە تایە بووە یا هەرخواستێکی زۆر تاگەرایە هی مامۆستا بەرامبەر بە ڕەنگی شین یا ڕەنگە هەمویان بێ پێکەوە. ڕەنگی شینیش کۆن لای کوردەواری جلی خۆم بووە کە یەکێ تازەیەکی و کەسێکی خۆشەویستی جێهێشت کراسی خومی بۆ لەبەرەکرد من زیاتر لەوە ئەو نەتەوەستەم دیدەیە ئەو ڕەنگە هاتۆتە زەق بۆتەوە ینا هەموو ڕەنگی جوانە و هەموو ڕەنگە هەریەکە تعبیری خۆیەیە و هەریەکە بیر و باوەڕی خۆی هەیە. لە سەردەمانێکە کە وەزعەکە ڕەخسا لە زانکۆی سلێمانی منیان بان کرد گوتی تۆ وەک پەیمانگای هونەرە جوانەکان دامەزان ئەبێ کۆلێجی هونەرمان بۆ دامەزێن توانیمان پرۆگرامی باغا سووریا تەنانەت بەعزێ فەقەراتی خارجیش تێکەڵ بە دامەزرانی کۆلێجەکە بکەین کە سەرکەوتوو بێ. زۆر وردیش کردویانە بەخوام پارچانە زۆر زەحمەتیشە لە دەرسی دیواربەندا مۆزاییک و بە گرافیتۆ و گرافیک و ئەو شتانە خوێنرێ یەکێکە لەو دەستکردی ئەو خوێندکارانەی کە خوان هیلا کردووە لەگەڵی. بەناوی منەوە هۆڵەکەیان ناوناوە وەکو یادەوەریە کە لە کاتی خۆیان خزمەتی زانکۆی کۆلێجی هونەرم کردو. لە پرۆژەکانی کاری هونەریە زیاترین کاریگەری مامۆستا عەلی جۆڵا لە بوار لەسەر کەلتوری کوردی بوو. ینی کەلتوری کوردی بە بنەمایەکی سەرەکی و ڕنگدانەوەی ئەویست لەلایەن خوێندکارەکانەوانێ دەنگ باتەوانیا کارگیری لە سەریان هەبێت. ئەو زۆر جەختی لەسەر ئەوە کردوتەوە هەمیشەکە چۆن بەهرەمەندی بکرێت لە کللتور و لە کەلەپوری کوردیا لە باگراوندی کەسایەتی کوردیا باگراوندێکی نەتەوەی هەچی بۆ کوردایەتی نەبوو بێ ئیشم نەکردووە لە وەڵۆ تا ئەخیر چونکە ناتوانی تۆ وێنە بکێشیت لە کۆمەلگاکەی کە ئەژیت فێری شت نەبی. جلی کوردی و بابەتە کوردیەکان و ئەکسسواراتی کوردی و هەتا بابەتە مێژووی و کۆمەڵایەتی و ڕووداوە نەتەوەیەکان هەمیشە سەنتەر و خولگەی تایبەت و سەرەکی مامۆستا بۆ کارکردن لە قۆناغەکانی سەرەتایە. ئەگەر سێری زیاتر سەرنج لە تابلۆکانی بێ دایک زۆر ژەند زۆر مەزنە لای ئەو زۆر بەکاری ئێناوە. لە ڕێی دایکە و مامۆستا زۆر بابەتی تری نەتەوەی پێشکەشە کرد. دایک لای ئەو پیرۆستترین ئینسانە کە کاریگەری هەیە لە تابلۆکانی شیا بە زۆر بە وازحی ئەبینرێت. سەردەمانێک من دایکێک دی کوڕەکەی ئیعدام کرابوو هەر هاتمەوە ماڵەوە دروستم کرد چونکە زۆر ناخیجوو. وردەودا لە دوای ڕاپەڕینەوە کارەکانی گۆڕانکاریی گەورەی بەسەرهات زیاتر بەرەو پرۆسێسێکی ئەبستراکت دەچوو نەک ڕوانگە ڕوئیای ئەبستراکتینە پرۆسێسێکی ئەبستراکتی ئەگەڕایە بۆ فیگەر ئەگەڕایە بۆ فۆرمی وازح ئەچووە پێشە و جایج کەونێکنەوە تا
ئەم ساڵانەی دوایی لە 2000وانە بەدواوە مامۆستا بە تەواوەتی کارکردنی لە مۆدێرنەش تێپەڕی پەڕیەوە بەرەو کاری ئەبستراکت ئەکسپۆژواتە شو ئەو بازنەی کە لە نێوان مۆدێرنە و پۆست مۆدێرنایە. دواترین ڕێباز کە ئێستا کاری لەسەرەکە گزارشکردنە بە ڕێبازی تعبیری کارەکە لە زۆرینەی تابلۆکانیا و داخڵبوونێکیشی هەیە بە تعبیری تەجریدی کە تەجریدبوون یا پەتبوون خەریکە لە کارەکانیا بەدیەکرێت. بڵێ ژمارەی ساڵەکانی کە ئیشی کردەوە ڕەنگە بیزانم، بەڵام زۆر جار هەیە من تابلۆی خۆم ناناسمەوەکەی بینم دوایی ئەزانم کامە تابلۆی خۆمە. ژمارەکەی زۆر زۆرە لەبەرەوە بە ژمارە نازانم، بەڵام ئەڵێم لە دوای ئەکادیمیەوە نەوەستاوم لە ئیش کرد. تا ئێستاش بە پێی توانە ناڵم وەکو کاتی گەنجیم وام، بەڵام هەر ئیژەکەم. کارکردنی ئێستای زۆر پابندە بە ئێستای تەمەنیەوە، فتری ئێستای تەمەنیەوە. کارەکان ئێستا زۆر گوێ نایەتێ مامۆستا تاوەکەری ڕێچکەی کارکردنی پێشووی بێ. هێندەی گوێ بەوە ئەیە ئێستا حالیان حەز ئەکات چی دروستکە. بۆیە کارەکان ئێستا زۆر عاتیفە، ینی سۆزێکی کەسێتی خۆی ڕێنمای کارەکان ئەکا. ئێستاش لە بواری کللتوراژین، بەڵام ڕەنگە بینەر زۆر وەکو فۆتۆ نەتوانێ ئەو شتانی کە یەکەم بیبینێ. لە ڕەنگە دوور نیم لە کوردستان، لە سروشدا دوور نیم لە کوردستان، ئەو شتانی ڕۆژانە خۆم تیاژی ئەوم و تیاژیم ئەوانە ئەبن بە تابلۆ، ئەبن بە مامۆستات بۆ ئەوەی ئیشێ بکەین. کوردستان زۆر گەورەیە، لای من پاچەیەکی بچوک نییە. کوردستانە و من هەمووی بە هەمووشی ڕازی نیم، ئیلا ئەو کەسانش کە لە وڵاتانی ترن هەر کوردن پێویستە شانازی بکەن بەوەی کە میلەتەکەیان نەتەوەی کوردە. تابلۆکانم خۆم چۆن بیر بکەمەوە ئەبێ ئەوانیش ئەو ڕەنگانە بنەوە.